کوردەوار امیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. لە دیبێتەکەی پێشووترا من ئاماژەم کرد بەوەی کە چۆن ئینسانێکی کوردی ئەتوانێت گوزەر بکات لە مەوانع و سنوورەکانێک کە دنیاویە کۆرپۆریشنیە نظام سڵتەی ئەمڕۆژی بۆی تعریف کردەسەوە بە زندگیەکی سەرچاپا پیچیدە کە توانیگەسی ئینسانەکان بەرەبەرە لە تەمامی سەنگەرەکانی ژیانەوە بداتە دواوە و لە ئینسان مەوجودێکی بەردەی حیوانی و تەقازاکەرێکی سرفەن ژیانێکی حیوانی دروست بکە. بۆ خاتری ئەمە من مەجبورمە و مەقولە بکەمەوە بۆ خاتری ئەوەی کە ئیمکانی هەست مەسائلەکان غامز هاتبنە بەرچاو یا مەسائلەکان پیچیدە هاتبنە بەرچاو یا ئەوەی کە کەسێک چون لە حکمە کەلامێکە ئایشنەفێت دقەتی لەسەر نکات ورد نەنوارڕێتە مەسئلەکە و ورد مەسئلەکە نەداتە بەرچاوی خۆی. لەگرا ڕۆژ زوو تەواو ئەوێت و ئومیدوارم کە تاریک نەوێ. من محاولەم کردگە کە چەندانە نور استفادە بکەم تا بتوانم ئەم دیبەیتە بکەم بەر لەوەی کە دەست بکەمەوە بەکار. لە دەستنووسەکانە اقتصادیە کارل مارکسا مەقولەیەک بەحسەکا بەناوە بێگانەبوون کارگەر یا پرۆلەتەر لە مەحسوڵ خۆی و لە کار. مارکس ئەیژێت هەتا مەحسوڵە ئینسانە کارگەر هۆشمەندانەتر بێت ئینسانە کارگەر ئەحمەقتر ئەکرێ. هەتا مەحسوڵێک کە ئینسانە کارگەر تەولیدی ئەکا بە ئەرزشتر بێت ئینسانە کارگەر فەقیرتر و لە فەلاکەت زیاتر ژیانەکە. هەتا ئینسانە کارگەر مەحسوولێک کە تەولیدی ئەکات فرەتر و قیمەتی تر بێت ژیانە خۆی بێ ئەرزشتر و خۆی ئەحمەقتر ئەوێ. پس ئەگەر ئەمە بگەڕێنینەوە ناو زندگی خۆمان، ئینسانە کوردی هەتا زیاتر ئەچێتە ناو بازنەی ژیانە دروستکراگە دەسە ئەدیانە انقیادگەرە ئیبراهیمی و نظام سڵتەی جیهانی زیاتر لە ماهیەتە ئینسانی خۆی دوورەکەوێتەوە. بزانن مارکس لە کارە بێگانە بووگا لە کرێکارە مەترەحەکات کە تەنەها حەوزەیەک کە بۆ کرێکارە بەردە ئەمێنێتەوە حەوزەی قەرایزی حیوانی و زندگی حیوانیە. ئەنچێک ڕەبتی بە زندگی ئینسانی لە دروستکردنە کۆمەلگا لە هەبوونە خەلاقیەت و هۆنەر و لە هەبوونە تەمامە ئەکتە ئینسانیەکان هەست هەروەکو ئێوە ئەزانن کە ئینسان تەنیا بوونەوەرێکە لەم کورەی خاکیە ڕساڵەتێکی بۆ تعریف نەکریاگەسەوە، یعنی بە شێوەی غەریزە لە وجودیدا نریابێتە ئەم ئینسانە وەکو حیوانەکانی تر ڕۆڵێک بگێڕێ لەم زندگیە. ئینسان مەوجودێکە تقریبەن خوداوی گوونە وەکو خوا، مەوجودێک ئەتوانێ دەسەڵات دار بێ و ئەتوانێ فقط خۆی ئەتوانێ بربەدەسەڵات دار بوون و خۆی بگرێت. ئالەگرا ئێمە تێنە سەر ئەوەی کە زندگی ئینسان و ئەوەی کە دنیای ئەمڕۆ دروستی کردگە وەختی حەوزەی خەلاقیەت، حەوزەی هۆنەر، حەوزەی دەسەڵات لەما بەقیەی مردمەکانە سەر ڕووی زەمین ئەسێنێتەوە تەنیا بەشێکە بۆم ئینسانانە ئەمێنێتەوە بەشە حیوانیە، بخۆن سەکس بکەن و بزێن، هەچێکی تریان بۆ نامێنێتەوە و هەچێکی تر مەجالە بود و نمودە ئەمان دەرناخات. ئەم حەوزە کلاپس کریاگە لە ئینحسارە صاحبانە دەسەڵات و صاحبانە قدرەتە. دنیای مورد تسخیر ئەمڕۆ و سەرزەمین کوردەوار مورد تسخیر ئەمڕۆ هەتا ئەڕوات ئینسانە کوردی ئەحمەقتر، فەلاکەت زەدەتر، دواکەوتکتر، داڕمیاکتر و کاولتر ئەخولقێنێت بە پێچەوانەیە و تەسەوەرە زەهنیە کە عدەیەک فکرەکەن بە یۆمنە ڕەفاه و بە یۆمنە ئیمکانات و کالاهایەکی دەستکردە بەشەری کە ئەمڕۆ مەوجودە ئینسانە کوردی توانی گێسی جەهشێ بکات یان پێشکەوتی کردگە و ئەوەی کە لە زەمانە خۆیا بەناو جەهانە کوردی بووگێسی دەورانێک بووگە بەناو بەڕبەڕیەت. ئەنچێک کە بەناو تەمەدۆن یان سیڤیلیزەیشن یان حەزارەت بەحسی لێ ئەکەن ئەگەر ئێمە
بەرداشتەکەمان لە زەهنە خۆمانە ئەوە بێت کە ئێمە زندگیەکی ئینسانی تر ئەەکەین ئینسان تر ئەوین و حتا بڕواتە بەرەوە ئەم پرۆسە کامل تر ئەەکەین ئەو جار ئێمە لە داوە گەورەیەکا کەوتگین چون ئێمان پرۆسە خەریکین لە کالا بەڕەسی ئەەکەین لە چۆنیەتیە حوزەیە فعالیەتە ئینسانی بەڕەسی ناکەین ئێمە خەریکین لە حوزەیە فعالیەتە غەرایزە بەڕەسی ئەەکەین و حیوانیەتە بەڕەسیەکەین تا چه میزان ئێمە ئەتوانین زیاتر بخۆین تا چه میزان ئێمە ئەتوانین لە زایز جەدید کەشف بکەین وەکو ئینتەرتەینمنت تا چه میزان ئەتوانین ئێمە شرکت بکەین لەوەی کە دەست لە فعالیەتە خەلاقانە بکێشین وەختێکی فرەمان بێ کە بتوانین ئەم بەشە پڕکەینەوە لە ئینتەرتەینمنتە ئەمەسە ئەو عاملەی کە ئینسانە کوردیش لە خۆی بێگانە ئەکا بزانن مهمترین عاملێ کە تەمەدون سازە بێت و ئیجتیماع بەشەری دروستەکا و ئەم ئیجتیماع بەشەری ئەتوانێ ئاغازێک و سەرەتایەک لە ڕەوایەتێ بۆ خۆی دروستکات ئاگاهی ئینسانە بە مەرگە بزانن ئێمە پێشووتر وتمان ئینسانە کوردی ڕوبەڕووبوونەوەیە لەگەڵە جەهان ڕوبەڕووی هونەر ڕوبەڕووبوونەوەی هونەرمەندانەست بزانم تەبیعەتت دەمی بە ئێمەداگە دەم ئەم دەمە معمولاً تۆ بۆ ڕەفع جوع و ڕەفع برسیەتی و لە بینبردنە برسیەتی بەکاریەوەی دروست کریاگە تۆ نانی پێ بخۆی بەڵام ئینسانە کوردی بۆ ئەوەڵین بار کەشفە ماچەکە یعنی تۆ عەلا ڕەقمە ئەوەی کە ئەم دەمە بۆ ئەوە دانریاگە کە تۆ نانی پێ بخۆی وەلێ تۆ ئەتوانیت بڕێک لە حوزەیە عەواتف و کارکردەکان عەواتف لە وجودە خۆتا فۆرم و قاڵبێکی تری پێ بدەی و ئەو جار دەم کارکردێکی ترپەیە ئەکا کە مەسەڵەن لە ماچا دەرەکەوێ کە مەسەڵەن لە شمشاڵ لێدانا دەرەکەوێت کە مەسەڵەن لە گۆرانی وتنا دەرەکەوێ بە تایبەتی گۆرانی هایە کە حوزەکەی فقط لەشە ئینسانە یعنی دەم و ئاواس و چەپڵەس و ئەوانە کە لە سەرزەمینە کوردەوارە بە وفور مەوجودە من لە بەحسەکەی ترا وتم ئێمە حتا ڕوبەڕوو نەوین و تەکە مەرگا حتا ڕوبەڕوو نەوین و تەکە مەرگا لە پەرێشەن حاڵی یان لە ئیدیۆتبوونێکە لە ئەحمەقبوونێکە دەست و پا ئەدەین ئێمە ناتوانین تەشخیص بین ئەو لەوێتەکە کامەسە ناتوانین تەشخیص بین پرایۆرەتیە زندگیە ئێمە وا لەکوێ لەبەر خاتری ئەوەمە پەرێشان خاترین یا ئەوەی کە ئێمە دائیمەن دانیشین بیرەکەین و شتێکی تر لەمە گەورەتریش اتفاق ئەکەوێ مثالە ماوردۆ ئێمە یەک عۆمر برسین لەبەر خاتری ئەوەی نەکەوینە ناوی برسیەتی داستانەکە چیە ئێمە ئەسڵ نازانین برسیەتی چه شەکڵیە تەسەورێکمان لە برسیەتی نییە چرا تەسویرێکیان بۆ ئێمە دروست کردەگە مشتی ئافریقایی ئەوێنین 30-40 کیلۆن و پێستیان کێشاگە بەسەر ئەسقوانەکانیا و فکر ئەکەین ئەوە برسیەتیە بەڵام یەک عۆمر ڕۆحە ئێمە وجودە ئێمە کەرامەتە ئێمە ئەنچە کە ئێمەین و شەخصیەتە ئێمەس برسیە لە حەچی زەمینە هەز وەلێ ئێمە لە برسیەتی ئەترسین لەزا شانی بۆ پانەکەینەوە تەمامە سنوورەکانە ئەخلاق و تەمامە سنوورەکانە کەرامەتە خۆمان ئەخەینە ژێرە پێ بۆ خاتری ئەوەی برسینەوین بەڵام غافڵەوەی کە ئێمە یەک عۆمر برسین یەک عۆمر ئێمە لە قات و قڕیا خەریکین زندگیەکەین ئێمە هیچ بەرداشتێکمان لە مەرگ نییە وەختی هیچ بەرداشتێکمان لە مەرگ نییە لە مەرگ حڕاکەین فکرەکەین مەرگ پەدیدەیەکی بیرونیە دەرونی نییە و تووشە ئێمە ناوێت تووشە خەڵکی ئەوێ نازانین مەرگ چه شکلیە ئەزانی ئێمە کەی ئەفهمین مەرگ چه شکلیە وەختی تۆ لەگەڵ ئەم پرسیارە ڕوبەڕوو بوویتەوە کە بارها وەکو سوالە ئینشا وەکو مەوزوعە ئینشا بە ئێوە دریاگە ئەگەر تۆ پێت بێژن فرسەتی ژیانکردنت 24 ساعتە 2 ساعتە تۆ چی ئەەکەی ئەزانی ئەوڵین اتفاقێکە لەم پرسیارە بۆ تۆ ئەەکەوێت چییە سوالێکی گەورە تێتە ناو زەهنەتۆ تۆ بە نگاهێکی ڕۆشنتر و وازحتر و ئەنواری بە زندگی تازە ئەفهمی هیچ وەق زندگیت نەکردگە تازە ئەفەهمیت کە تەمام ئەم ساڵانە کە تۆ فکرت ئەکرد ژیان بوو و زندگی بوو تۆ مردە بووی تۆ نەدەدی تۆ نەتەشنەفت تۆ حست نەئەکرد تۆ تەمام ئەم ساڵانە خوەتت کاول کردبوو بۆیە من لە دیبەیتەکەی سیانزە سەلەحشورا وتم کاورا وەختی ئەڕوویە مەیدانە شەڕ بۆ ئەوەڵین بار کە لەگەڵ مەرگا ڕوبەڕوو ئەوۆ
بصورة واقعي وفكري أكر ناقريتو وقتی خەریک بوو خۆی تیار ئەکرد و زرێی لە خۆی ئەدا و قەڵغانی ئەوەست و شمشێری لە خۆی ئەدا لەبەرە خۆی بەخۆی ئەیوت بۆ تەمامە و کارانەی کە مەشیایە بتکردایە و نەتکرد بۆ تەمامی ئەو فکرانەی کە مەشیایە بتکردایە و نەتکرد بۆ تەمامی ئەو قسانەی کە مەشیایە بتکردایە و نەتکرد تو تازە ئەفەهمی لەو لەحزە کە تۆ 6 ساڵە زەندگیت نەکرد بۆیە هیچ کەس لەوانەی وا ئیمڕۆ خۆیان بە قەومە کورد ئەزانن ئەو کوردە قەومیە ئەزانن لە ژێر داپڵۆسیاگی نظامە جوولەکەی ئانووسی جەهانیە لە ژێر کۆرپۆرێشنەکانە مەنتەقا بەرەو فەسادێکی کامڵی وجود و لە خۆ بێگانەبوونێکا چووگن یەک لەحزە فکریان نەکردگەس و زندگیان کردگە یانە تا ئەوەی کە ڕووبەڕوو ئەونۆ لەگەڵە مەرگە وەختە لەگەڵ مەرگا ڕووبەڕوونۆ تازە ئەفامێ فرەکارێکی بوو کە بیکات و نەیکرد کە من مثالم هاورد لە ژیانە داسایۆفسکی لە تەمەنە 24 ساڵیە مەحکومەکرێ بە مەرگ لەبەر خاتری ئەوەی لە ئەنجومەنێکی سۆسیالیستیە عوزڤە کە بەرعەلەیهە تزارە رووسیە کارەکە داسایۆفسکی ئەوەستنەوە کە تەقەی لێ بکەن و ئێدامی بکەن جوخەی ئاگر وێسیاگە لە بەرامبەریە 3 دقیقە وەختی هەستا فەرمانە ئاگر بدەن تازە ئەفەهمێ خۆرەتەیش کە بەیانان گەرماویەکی بزوێنەری لەسەر پێستە ئینسان هەس و چ لەزەتێک بە ئینسانەدا تازە ئەفەهمێت تماشاکردنە تیشکە ڕۆژ و ئاسمان گەمسکۆ لە خوارەوە لە فیمابینە گوڵدەستەکانە کلیسای ئۆرتۆدۆکسیە موسکوا چەند تەماشایی و چەند جوانە کە ئەو تا ئیستە تا تەمەنە 24 ساڵەگی تەوەجۆی پێ نەکرده بوو داسایۆفسکی مەجال لە زندگی 3 دقیقە سماکە 3 دقیقە ئەمە لە پڕێکا وەرەق دەست بڕ ئەخوات و وەرەق هەڵەگەڕێت و تزارە رووسی ئەمانە ئەفوەکە و داسایۆفسکی 4 ساڵ کارە ئیجباری ئەکا لە سیڤریا فرێک لە ئێوەمانان بە 70 ساڵ و 80 ساڵ و 50 ساڵ و 30 ساڵ لە تەمەنتان دەمێکە مردەگەن خۆتان خەوەردان نییە کافی اتفاقی لە زندگیتانە بکەوێت تا بفەهمن نظام سڵتە چۆن ئێوەی تەبدیل بە بەردە کردگە تا تو بفەهمی چۆن لە کوردایەتی خۆت دوورۆ کەوتگیتۆ تەمامە ئەوانەی وا گەرەکیانە مەفاهیمە ڕاپەڕین بدزن مشتێ چاڵەگا و گەندە دەهانەکان کە فکرەکەن بە دزینە یەکسری مەفاهیمێکە لە ڕەوایەت و فینکشنە کوردیە ئێمە معنا ئەدات ئەوان فکرەکەن بە ناوبردنە ئەو ڕەوایەتانە ئەتوانن ببن بە ئینسانە کوردی وەسە کەسێ نەزانێ چۆن هەڵوا دروستکات ئێمە هەڵوا دروستەکەین بە ئارد و بە ڕۆن و بە شەکەر و بە گوڵاو و بە زعفەران ئەو تێت ناوە هەڵوا تێرێ هەرچی دەمی زیاتر پانەکاتۆشێ زیاتر دەمی شیرین بێ هەرچی زیاتر بێژێ دانایی دانایان یا بێژێ دانایی دەوران ئەو ئیتر زیاتر توانی گێسی ئەم کەلەمە بچەسبێنێ لە سوورەتێکە ئەم کەلەمەوە تامە شیرین ئەم هەڵوا لە دروستکردنە هەڵوا تێتە دەرەوە نە بە هەڵواکردن تۆ وەختێک گەرەکتە بەڕەسی بکەی بزانی مردمانێک چەنێ متەمەدن بوون سەراغازە تەمەدن ئەمانە کێ بوو دەبێ بزانی یەکەم جار کێ بوو کە کەشفی کرد دەم ئەتوانێ کارکردی تریشی بوێت بە ناو ماچکردن سەرڕای ئەوەی کە تۆ نانی پێخۆی نش بزانی کێ ئەوەی دروست کرد کێ ئەوەی هاورد تەنیا عاملێک و مهمترین عاملێک کە ئینسان لەگەڵ حیوانات تەفاوت ئەدات ئاگاهیە بە مەرگە تۆ گەرەکتە بزانی مردمێ متەمەدنە تۆ گەرەکتە بزانی کێ سەرچاوەی تەمەدن و ئەکتە ئینسانی بووگە تۆ گەرەکتە بزانی کێها هاتگن و ئەم حەوزەیە زندگی ئینسانیانە دروست کردگە نە حەوزەیە زندگی حەیوانی ئینسانی ئەو کەسانە بووگن کە چۆنیتی ڕووبەڕووبوونەوەیان تەکم مەرگە بەڕەسیکەی تەمامە ئێوەمانانێک کە لە ژێرە ناوە ڕووناکبیر و دەرسخوێن و تئۆریهای فەلسەفە جێبەجێکەر و جامعەشناس و کۆمەڵناس و دەروونناس و هەرچیشتەناس
کە ئەمڕۆ گەرەکتانە پەلەقاژە بکەن و شوێندەسەکانە مەتن ڕاپەڕین تەعقیب بکەن چەنێ بە پەدیدەیە پرسە بەرخۆردان کردگە پرسە چەنێ مهمە پەدیدەیە مەرگ بۆ پرسەیە کوردی سابت ئەکا جەهانە کوردی بە پێچەوانەی جەهانە ئینقیادە ئەدیانە ئیبراهیمی بووگە بزانن تۆ لە جەهان ئینقیادە ئەدیانە ئیبراهیمی گەرچە وعدەیە جاودانەگیە زەندگی دوای مەرگ ئەگری بەڵام لەگەڵ ئسترابە گەورەی عقوبەتە ئەبەدیشا ڕوبەڕوویت ئەمە سەکە کۆنتڕۆڵە دەکا ئەمە سەکە بۆ دەستگای ئیلاهیاتی ئەدیانە ئیبراهیمی چه لە زەمینە و لە چه ئاخرەتە بە ترسە لە مکافات و مجازات و مەعسیەتێکە کردەکتە کۆنتڕۆڵە دەکا بۆیە ئەلفازێک کە خوا عەفوی کا و خوا بیوەخشێ و خوا لە گوناحەکانی بگوزەرێ و حتمەن جێگەی وا لە بەهەشتا و ئەمانە ئەلفازە کوردی نیەن ئەمانە ئەلفازی یەهود ساختەن کە هاتگنە ناوە کولتورە ئێمە ئەی ئێمە چۆن فکرمانە کردو ئەی ئێمە چۆن لەگەڵ ئەم پەدیدە ڕوبەڕوو بووینەوە ئایا ئینسانە کوردی لە مەرگ هەڕایە کرد ئایا ئینسانە کوردی لە تەعقیبە جاودانەکیە بە حیاتە پەس ئەز مەرگ و دوای مەرگەگەیی لە حیاتێکا کە خوایەک مەعسیەتبار بێت جەهەنەمت ئەخات و لە فەرامینە ئەو ئتاعەتە کردوێت بە سوورەتە شەریعەت ئەتخاتە بەهەشت کە ئەمە لە ڕێگەهای متخەسسینە ئومور دینی و پسپۆڕانە حاخام و خاخام و سەید و مەلا و ئایەت الله و ئایەت العوزما و ئەمانە دەستەبەر ئەکرێت ئایا وا بوو با ئێمامە بەڕەسیکەین حەوزەیە مەرگ حەوزەیە ئینسانە مردگ نییە حەوزەیە مردگەکان نییە حەوزەیە مەرگ و پەدیدەیە مەرگ حەوزەیە ئینسانە زیندووە ئینسانە مردگە ئەو دووچاوران مەسئلە بووگە پس تۆ ئێشێ بەڕەسی بکەی بزانی پەدیدەیە مەرگ لە لەحاظە کۆمەڵایەتی و ئیجتماعی و چۆن ڕوبەڕوویەونەوە تەبعاتە مەرگێک کە ئەخولقێت ڕوبەڕووبوونەوەی جامعەیە کوردیتەکە مەرگە چه شکلیە تۆ ئەوێنیت مەراسم و مەناسکە مەرگ پرسە لە کوردی بسیار متەکامڵە بسیار پیچیدەس لە مەناسکە جۆرا و جۆرا مەسە جەهانە کوردی بێت تۆ نیشانەدا هەرچی پرسە گەورەترە هەرچی پرسە شلوغترە هەرچی مردم داغدارترە و نەمایش داغداری ئەکا لە کوڵمڕنین و پرچڕنین لە چەمەری گێڕان و لە بەشداربوونە لە مەراسمات کۆبوونەوە لە دەورە یەکتریە مەرگە ئەو ئینسانە مصیبەت بارتر زندگی ئەو ئینسانە سەمەردارتر و ئەو ئینسانە مهمتر و زندگیەکەی مهمتر بووگە ئەمە پەیامێکە بۆ ئینسانە کوردی زێنێک هەسی ئەمەسە کە تۆ لە دەورانە حیاتە ئینسانی و زندگی و ئەم فرسەتە ژیانەکە هەست ئەشێ لە کوردیەتە و لە فەرایەندە کوردبوونا بڕۆیتە بەرەوە تا دەستدارویت تا کەسدارویت تا شای بەرزەملویت تا کردەی کردەدارویت تا زاتە یەکدانەویت تا سەرسوارویت تا سەریارویت تا بتوانن لە وەسفە تۆە بهۆننەوە بەهەشتە تۆ میزانە شین و واوەیلایەکە کە بۆ تۆ یەکەن ڕستاخیز و پێوانەی تۆ و محکەمەیە شەرعیە تۆ مەواجهەی ئینسانەکانەترە لەگەڵ پەدیدەی مەرگە تۆە چەند تۆ ئەلاوێنەوە چەند بەداخ و بە حەسرەتن چەند خاتراتە زندگیە تۆ خاتراتە عەزەمەت و گەورەیی و شکۆست کە نەقڵەکرێت و باس ئەکرێت لەسەر زوانە کەنیشکەکەت و کوڕەکەت و کەس و کارت و خەڵک و دەوروبەریەکانت ئەمەسە کە جیاوازیە تەمەدونە ئینسانە ئازاد مخەیر دەرەخات تەکە تەمەدونە ئینقیادگەرە ئەدیانە ئیبراهیمیە کە ئیمڕۆ تەداومیان نظامهای کۆرپۆریشنی و مؤسساتە ئیلاهیاتیە سەدەن بەرابەر زەمینی کریاگە دەستگاهە جودۆ کریستیانەتیە پس تۆ ئەوێنیت اتفاقی کە لە ناو سەرزەمینە ئێمە کەوتکە بێگانە بوونە ئێمە لە ڕۆحە کوردیە خۆمانە چه اتفاقی کەوتکە ئێوە لە داوە نەخۆشیە سیاسیە کۆرۆنا
واگەرەکێسی تەمام ئینسانەکانە سەرگۆی ئەم زەمینە کۆچ بدا بە دنیای لاهوت و ئەم مەقولەیە کۆڕۆنا وەک شتێ هەتایی فعلەن حدەئەقەل تا 5 ساڵی تر بەم شێوە لە لەحاز سیاسی و بەکاری ئەوەن ئیدامەی ئەوێت و بە قەوڵ فۆکۆ ئێمە واردە جەوامع کۆنتڕۆڵی ئەوین و لە جەوامع ئینزەباتیە دەرچین. چەند لە ئێوە ئینسانە کوردی ماگنەوە مەرگتان فەرامۆش کردگە لە تەمەنە 6 ساڵ و 7 ساڵا لە کوڵەسووتی ماڵەکەتان و لە تاوە کۆرۆنا خۆتان شاردگەسە و وەی باوکە ڕۆ نەمرن. دەی تۆ 7 ساڵە زندگیت نەکردگە مەرتیکە ئیستە گەرەکتە ئەم 5 ساڵە ئاخرە چۆن زندگیکەی لە حەبسە خودخواستە لە حەبسێکا کە لە خۆتی ئەەکەی لە ئستراب و سترێسێکا کە لە نەمردنا ئەیدەی بەخوات تۆ کەی گەرەکت بوو زندگی بکەیت و کەنەت کرد وەختت ماشای خۆتەکەی وێنی پڕی لە حەقارەت پڕی لەو قسانەی کە مەشایە بتکردایە و نەتکردگە پڕی لەو فکرانەی کە مەشایە بتکردایە و نەتکردگە پڕی لەو کارانەی کە مەشایە بتکردایە و نەتکردگە تۆ ئامادی نیت بۆ مەرگ تۆ ئامادە نیت بۆ پەزیرشە ئەم حەقیقەت تۆ لە تەوەهوما زندگیەکەی تۆ فکرەکەی بە شۆردنە دەس و پل و دانە ئەڵکول لە خوەت و بەستنە ماسکێ لە ناو دەمتا و حەفزە فاسڵەیە 3 مەتری و نەدینە یەکتری و سووتاندنە جنازەیە یەکتری و گولیکردن لە یەکتریە تۆ ئەمێنەی کە زندگی بکەی لە کاتێکا کە تۆ هیچ تعریفێکە لە زندگی نەماگە تۆ دەمێکە مردگی دەمێکە ئاخرین نیشانەها و مەناسک ئاخرین نیشانەهایەک لە تەمەدونە عەزیمە کوردی ئینسانە کوردی خەریکی لەبینەوەی و تەمام ڕەوایەتەکان و مەناسکەکان ئینسانە کوردی دزریا لە تەریقە دەستگاهای ئینقیادگەر و دزریا و قەلبە مەعنا کریاوە چیرۆکەکانیان گۆڕی تۆ تەواوە عمرت لە برسیەتی ترسیاگی ولا تو همیشه برسید تو وجودت برسیه تو روحت برسیه تو الإنسانية تهيبجي فقط حوزة غرائز حيوانيت بو ماقصو حجكي تربونا ماقصو تنا مروف سياسيت تونا موجودة سياسيت تونا موجودة اجتماعيت تونا موجودة اقتصاديت تو حجك نية تونا موجودة هنريت حجك نية تو فقط مشتی غریزەی شەهوەتی بخوەرە مەسرەفکەریت و تەواو بڕیاوە دانەیە ترسیاکە هاڕیاک دانەیەک وا یەک لەحزە تەجروبەی لە ئازادیان نەکردگە چیتان کرد بەسەرە پرسەیە کوردی بۆ مردگ نەبوو بۆ ئینسانەکانە ترە کورد بوو کە لە مەرگ نەترسێت بەڵکو ئارەزووی مەرگ قەهرەمانانە بکات وا وەسفی بکەن لە کاتە مەرگیە حماسەکانی بەحس بکەن جوامێریەکەی و گوساخیەکەی بەحس بکەن دلێری و بێباڵکی و شەهامەتەکەی بەحس بکەن ببێ بە نەقڵە سەرزارە گشت کەسێک کەنیشکەکانە تایفەی و قەومی و شاری داخدار و ڕەشپۆش بن لە مەرگەم ئینسانە قیامەتە ئەوە بوو ڕۆژە مەحکەمەیە ئەوە بوو میزانە شلوقیە پرسەکەی دەری ئەخست ڕزگار بووگە یا باتڵ ژیە بڕۆن ئەکسەریەتە ئێوە لە دنیای بێگانە بووگا لە وجودە کوردیە خۆتانە ئێستا دانێ پەرستدار ئەنەوێ لە قاچتان فڕەتانەداتە ناوە قەورێک کەس زاتی نییە لە دەورتان وێت و کەس فرمێسکێکی تەنانەت گۆشەی خەڵوەتێکیشتان بۆ ناخاتە خوارەوە لەذا پەدیدەی مەرگ ئەبێ بە پەدیدەیەکی خەوفناکە ترسناک و گشتانی خزاندگە سەناوە کونێک و تۆ تازە ئەفەهمی کە لە ئینسان بوون فقط ترست بۆ ماگەسەوە ترسێک کە تۆ ناوی ئەنەی ئەقلانیەت ترسێک کە تۆ ناوی ئەنەی مەیلە بە ژیان و تۆ هیچ وەخت ژیانت نەکرد تۆ نەتفەهمی ژیان چه شکلیە و ناتوانی تعریفی کەیتەوە هیچ وەخت ناتوانی تعریفی کەیتەوە بۆیە ئەوەی کە من وتم لە دیبەیتەکەی پێشووترا پێویستە بە تەحەولە دەرونیە بزانن ئەمانە گشتی تەئەتر و نەمایشە نظامە سوڵتەس
انتخابات نییە دزی هەست دزی نییە فەساد هەست فەساد نییە ئەم ئەچێ ئەو تێ حتا تۆ ئەمە زەهنیەتت بێت لەمە کاولتری لەمە نابووتری لەمە زندگی نەکەرکتری و لەمە نائینسانتری تۆ ئاگاهانە خۆتت لە مەقام ئینسانی دەراوردگە چەند نەفەر لە ئێوە ئامادەی مەرگە چەند نەفەر لە ئێوە خەبەردار بکرێت و 2 ساعتی تر ئەمرێت ئەفەحمێت 50 ساڵە زندگی نەکرد 50 ساڵە حیزە 50 ساڵە تێی هەڵەدەن و دەم ناکاتەوە 50 ساڵە وا لە ناوت تەوەهومە 50 ساڵە ئاسمانگەکەی ڕاسەرە خۆی نەدیگە 50 ساڵە پڕپە دڵی نەیتوانی لە جامعەی خوا زندگی بکات 50 ساڵە نەیفەهمی عشق چه شکلیە 50 ساڵە نەیفەهمی کەرامەت چه شکلیە 50 ساڵە نەیفەهمی وجودە ئینسانیە ئەو ئەم دەرفەت ژیانە کە لە ئەوە بە وجود هات بە چه معنایەک بوو بچۆ ئیسە خۆت بشارۆ بەش کۆرۆنا نەتکوژێ بچۆ خۆت بشارۆ بەشکم دەستگاهای ئەمنیەتی دەوڵەتە ئێران نەدگرێ بچۆ خۆت بشارۆ بەشکم حکوومەتە حەلیم نانە نەوەڕێ موچەند نەخوای نەکاتە زندان یەک عمر بهاڕێ یەک عمر خۆت تەنزیل بە لە حەیوان پەستروە لە حەیوان بێکەرامەتتروە ئەمە عاقبەت دەکە ئەیوێنیت تۆ لەم جیهانە دڵتەنگی تۆ لەم جیهانە بێوجودی تۆ لەم جیهانە سەرگەردانی تۆ لەم جیهانە هیچ وەخت هیچ اتفاقێکی مەیمونت بۆ ناکەفێ دەرفەتە زندگیکردن لە یەک لەحزە حەقیقی بوونایە لە یەک لەحزە حەقیقی بوونا وەکو لاوەکو زەمبیل فرۆش لە یەک لەحزە تەمامە ئەم زندگیە تۆ منتەزری 1 دقیقە زندگیکەی 1 دقیقە ئەو ڕۆڵە ئینسانیتە بگێڕیت ئەو نەقشتە بگێڕی تۆ 1 عمرە خەریکی خواد ئەخەسێنی خەسیاگ تۆ 1 عمرە ترسیاگی ترسە زاور تۆ 1 عمرە لە ترسە برسیەتی برسیت لە ترسە مەرگ مردگی تۆ مردگە متحرکی و حەچێکی تر نیەی نە بڕۆ بیری لێکەرەوە قسەکانە پەیمانە حەیدەریت بەلاوە سەنگینە دای خەوبیری لێکەرەوە بزانە پێت بێژن 3 ساعتی تر مردگی چی فکرەکەی تۆ چه اتفاقی بۆ تۆ ئەکەفێ ئەووەرین اتفاقی کە بۆ تۆ ئەکەفێ ئەمەسە ئەوێنی تۆ وەختە مەرگە نییە چون تۆ زندگیت نەکردەگە چون فرە کەسێک هەست تۆ ئێشی لە بەرامبەریا بێسی و نەوێسی ئاگی فرە قسەیە کەس کەمەشایە بتکردایە و نەتکردگە فرە کارێک کەس کەمەشایە بتکردایە و نەتکردگە پس ئێوە جەهانە کوردیتان نابوود کردگە بەهاوردنە نظام سڵتەیە کۆرپۆریشنی قبولکردن نۆرمەکانی لە ژێرە ناوەچی پێشکەوتن لە ژێرە ناوە علم تۆ پێش نەکەوتگی دوا کەوتگی تۆ لە حەوزەیە ئینسانیە بە تۆرە مطلق دۆڕاندبتە تۆ لە حەوزەیە ئینسانی و لە حەوزەیە عەزەمەت تەڵەبی و لە حەوزەیە دەسەڵاتە بە تۆرە مطلق هاڕیاگی تۆ ماگیت و لەشە گۆشتی و ئەندام زاوزێ و دەم و زوان و تام حەجێکی ترە بۆ نەماگەسەوە لا ئێوە خۆی